بەهۆی شەڕی دوو بنەماڵە لە قەزای خەبات کەسێک دەکوژدرێت. هونەرمەندێکی ملی سوکایەتی پێدەکرێت و سەری دەتاشرێت. پیاوێک ژنەکەی بە هاوکاری چەند کەسێکی دیکە لی دەدرێت و هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت. پارێزەرێکی ڕاوێژکار دەڕفێندرێت و سەری دەتاشرێت. ئارامۆ بە ڕێوبەری نێتتیڤی لە سەربردننی 400 ملیۆن دیناری هاوبەشی کارەکەی دەستگیر دەکرێت. ژنێک کوڕی خوشکەکەی بە هاوکاری چەند کەسێک زیاتر لە 45 ملیۆن دیناری لێ دەبەن و سکاڵا تۆمار دەکات. کەسانێک ینی تەداخولکردنەوە مۆزوعەکە وەکو واستە و شت بۆ یەکان. دوو خوێندکاری زانکۆی نۆلیش دەبێتە شەڕیان و چەک بەکاردێنن. کەسێک لەسەر شکانەوە فولایت لەلایەن برایەکی لێپرسراوێکی باڵای حکوومەتەوە دەکوژرێت. لا دوایین ڕووداویش بەهۆی ڕوبەڕووبوونەوەی نێوان هێزانامنیەکان و باندێکی مادەی هۆشبەر لە گەڕەکی سێتاقانی شاری ئەولێر منداڵێکی 8 ساڵان بۆ قوربانی و کوژرا. ئەم ڕووداوانە لە ماوەی کەمتر لە 2 مانگ لە شاری ئەولێر ڕوویان داوە. کوشتن ڕاستە کارەساتێکی گەورەیە، هەم لە دین کارەساتێکی گەورەیە، هەم خوا پێی ناخۆشە. بەڵام ئێستا بووێتە کارێکی زۆر ئاسان وای لاتەوە گەنجێک ئەوڕۆ لەگەڵت ڕاوەستاوە بەیانی وڵا فلان کەس دنیا کوژرا. بۆیە ینی بەسە ئێمە بێزار بووین، خەڵک بێزار بووە. ئەوانەی کە هەمیشە چەکی بێمۆڵەت هەڵدەگرن یانەوە تا چەک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بکەن بەکاردێن ومێد دەکەن دەستگیر بکرێن بە زووترین کات. مادەی هۆشبەر بەکاردێنی چەکی توێژەرێکی کۆمەڵایەتی ئاشکرای دەکات پێشتر بەشێکی زۆری ڕووداوەکان با چەکی بێمۆڵەت ئەنجام دەدران. بەڵام ئێستا بە پێچەوانەوە ئەو ڕووداوانەی ڕوودەدەن با چەکی با مۆڵەتە. ئەمەشمە ترسیدارە. ئەم خەڵکانی کە چەکیان پێیە و ئاوا بێمنەتن بەرامبەر دەستگای ئەمنی و بەرامبەر دەسەڵاتی یاسا و دادگاکان ئەمانە ئەگەر پشتێکیان نەبێت بێترز نەبن چۆن ئاوا بێمنەتانە کار دەکەن. بۆیە بەڕاستی حکوومەت بۆی ئاسایشی هاوڵاتیان پارێزراوی و هاوڵاتیان هەز بە ئارامی بکەن هەرچی زووە پێویستە چاوپۆشی لە خەڵکێک نکات لەبەرەوەی ئەمە ناوێکی هەیە ئەمە بابەتێکە و لە بەرامبەریشدا یاسا لەسەر خەڵکە جێبەجێ بکرێت. داوا دەکرێت تەڵمەتی دەست بەسەرداگرتنی چەک تونتر بکرێت. ئەو کەسانەشی تۆمەتبارن لە ڕووداوەکان بە گوێرە یاسا بەرکارەکان مامەڵیان لەگەڵ بکرێت و سزا بدرێن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز ئەولێر.